باس لە پاڵپشتەکانی وەزارەتی کشتتوکاڵ بۆ جوتیاران و واروەها ناردنەوەی بەرهەمی ناوخۆی دەکەین دیارە لەگەڵ دەستپێکردنی وەرزیان و هاوین ئەو بەروبوومانەی جوتیاران کە پێ دەکات و پلانی وەزارەتی کشتتوکاڵ چی دەبێت بۆ بازارکردنی تەواوی بەرهەمەکانی جوتیاران تاکو بەرهەمی ماندووبوونی خۆیان بشنەوە و بەرهەمەکانیان بە فێڕۆنەچێت تایبەت بم بابەتە زۆر بەڕێزی وعالی و تێبێژی وەزارەتی کشتتوکاڵ و سەرچاوەکانی ئەو لە ستۆدیۆی هەولێرەوە لەگەڵمان دەبێت کاگیوا سپاس بۆ ئامادەبوونی بەڕێستان دیارە لەم وەرزەدا پێدەنینە وەرزی پێگەیشتنی بەرهەمەکانی جوتیارانەوە وەکو وەزارەتی کشتتوکاڵ پلان چییە بۆ بە بازارکردن یاخود بە جۆرێک لە جۆرەکان جوتیاران زەرمەند نەبن و بتوانن بەرهەمی ئەم ساڵیان داهاتێکی باش هێبێت کار و پلانەکانی وەزارەتی کشتتوکاڵ بۆ ئەم بابەتە چییە؟ بەینتان باش سلااو ڕێزم هەیە بۆ سەرجەم بینەرە خۆشەویستەکانی کورسات دیارە وەزارەتی کشتتوکاڵ و سەرچاوەکانی ئەو لە کابینەی نوێم گرنگی زۆری بە دابینکردنی ئاسایشی خۆراک و پارێزگاریکردن لە بەرهەمەکانی ناوخۆی جوتیاران و بە بازارکردنداوە کامەهێڵە گرنگ و استراتیژیەکانی وەزارەتی کشتتوکاڵە بۆ یەکەوە بتوانین دەرفەتی زیاتر بڕەخسێنین بۆ فرەچەشنکردنی داهاتی جوتیاران. بەڕێزان لەم کابینەیە وەزارەتی کشتتوکاڵ لە چەندین بەرهەمی سەوزۆمیەوە و بابەتەکانی شێرەمەنی و سامانی ئاژەڵی هەنگاوی زۆر گرنگینە کە توانیمان لە بگەینە ئاستی خۆبژەوی بە تایبەتی لە مەوسومی پێگەشتنی بەرهەمە خۆماڵیەکان بۆ زانینی بەڕێستان ئێستا ئێمە لە هەرێمی کوردستان لە مەوسومی پێگەشتنی سەوزۆمیەوەکان زیاتر لە ملیۆنێک تەن بەرهەمی ناوخۆیمان هەیە کە لە ئیکتفای ناوخۆی پێداویستیەکانی هاوڵاتیان لە هەموو جۆرە پێویستیەکانی سەوزۆمیەوە و بەرهەمەکانی چێلگە پەلۆریەکان لە ئاسی ناوخۆی گەیشتنە ڕادێکی پێویست بەڵام ئەو کاتش کە ئێمە بەنامی بۆ دادەنی بریتێدا دۆزینەوەی بازار بۆ پاڵپشتیکردنی ساختکردنەوەی بەرهەمەکانی خۆماڵی جوتیاران لە چەندین هێڵەوە کارمان کردوەیەک لەوانە هۆشیارکردنەوەی هاوڵاتیان و هەماهەنگی لەگەر دامەزراوەکانی حکوومەت بۆ ئەوەیەوە هەموو پێکەوە هاوڵاتیان و فەرمانگەکانی حکوومەت هەم بدەین وەکو پرۆژەیەکی نیشتیمانی پاڵپشتی بەرهەمی ناوخۆی بکەین و بەرهەمی ناوخۆی ساخ بکەینەوە بۆ ئەوەیەوە کەمتر پشت بە بەرهەمی هاوردەکرا بۆ بەستین لە هەمان کاتدا لەگەڵ وەزارەتی ئیزرای عراقی یەکتێگەیشتنمان هەیە بۆ کرانەوەی دەواازەکانی ناوەڕاست و خواری عراق بۆ ئەوەیەوە بازارەکانی ناوەڕاست خواری عراق بڕ یەکتیدا بکەینەوە جوتیارانی ئێمە کێشەی هەناردەکردنی بەرهەمیان بۆ بازارەکانی ناوەڕاست خواری عراق نەبی و بە هەماشەوە جوتیارەکانی ئەوانیش بێن بە پێویستیەکانی خۆیان بەرهەمی خۆیان بینە ناو بازاری هەرێمی کوردستان ئەوەی کە لەو کابینەیە بە زۆر بە دیاریکراوی بە گرنگی و هەنگاوی بۆ دەرێ بابەتی بەرزکردنەوەی ئاست و کوالیتی و میکانیزمەکانی بەرهەمێنانە کە هەنگاونانە بۆ بازارەکانی دەرەوەی جیهان و بەکردای عەرەبی بە تایبەتی ئەگەر بەڵێ کاگیوە دواتر بە وردی باس لە هەوڵەکان دەکەین بۆ کوالیتی بەرهەمەکانی خۆراک و بەرهەمی جوتیاران دەمەوێت لەسەر بە بازارکردنی بەرهەمی جوتیاران بوەستمەوە لە ئێستادا جوتیاران بە دیاریکراوی دەتوانن بۆ چنێک لە بازارەکانی دەوروبەری هەرێمی کوردستان بەرهەمەکانیان بنێرن وەزارەتی کشتتوکاڵ تا چەند دەتوانیوێتی لەگەڵ بازارەکانی جیهان هەماهەنگی هەبێت بۆ گەیاندنی ئەو بەرهەمانی کە هەیە بەڵێ بۆ زانیاری بەڕێستان ئێستا لیژنەیەکەیە یاخود پرۆژەیەکەیە پێی دەڵێن پرۆژەی نیشتیمانی ڕاهێنانی جوتیاران و پاڵپشتیکردنی بەرهەمەکانی جوتیاران ئەم پرۆژەیە ئێستا تقریبان لە کۆتایی ئەم مانگە تەواو دەبین کە 1000 جوتیاری باخەکانی بەرهەمێنانی سەوزۆمیوە ڕاهێنانیان پێکرا لەسەر ئاسی سەزم پارێزگاکان و ئیدارە سەربەخۆکانی هەرێمی کوردستان بۆ ئەوەیەوە ئامادە بکرێن بەرهەمەکانیان بە کوالیتی و پیشەسازی گونجاو و هەناردەی بازارەکان بکەین و ئێستا کە لە ساڵی پار بابەتی هەنار بە شێوی سەرکەوتوو لە بازارەکانی وڵاتی ئیمارات پێشوازی لێکرا هەربی لەوە کراوەکەوە دووبارە ئەو میکانیزمە و ئاشنایەتی لەگە بازارەکانی جیهان بگونجێنین دوا بەدوای ئەو ئێستا ئەم لیژنەیە کار دەکەن بۆ هەناردەکردنی بەرهەمی هەنگوین هەر بۆ زانیاری بەڕێستان دوێنێ بەرهەمی هەنگوینی کوردستان لەسەر ئاستی و لە چێبڕچەی هەنگاوانانی چولێک وڵات لە قاڕی ئاسیا پلەی هەنگاوانێکی شاری هەولێر پلەیەکەمی بەدەستێنە کاما یەکێکە لە شانازیەکان کە بەرهەمی ئێمە لە ئاستی چێبڕچێ جیهانیەکان یەکەم دەبێ و دەبێتە هۆی کە خواستی زۆر لەسەر لە ئێستادا وڵاتانی عەرەبی بە تایبەتی ئیمارات و کوێت و قەتەر و بەهرێن داوای هەنگوینی ئێمە دەکەن کە یەکێکە لە ئەو تەوەرانێکەوە ئێستا ئیشی لەسەر دەکرێت و هەنگوینەکان کۆ دەکرێتەوە بە شێوەیەکی بە پیشەسازیکردن هەروەها بابەتی ترێ و بابەتی هەنجیر لە چەند شوێنی تر بابەتی
برنجی خۆماڵی بابەتی تەحین و سماق و دوایین هەنگاوی تر کە وەزارەتی کشت و کاڵ لە ماوەی هەفتەی ڕابردوو بە چاودێری و هەماهەنگی ئێمە گرێبەستێکی وەبەرهێنان بۆ هەناردەکردنی بەرهەمی پەتاتە بۆ بازاڕەکانی کەنداوی عەرەبی بە دیاریکراوی ئیمارات ڕێکخرا بە هەناردەکردنی بڕی 5,000 تۆن پەتاتەی خواردن کە هەل هەفتەیەک لەمە دووە بڕی 500 تۆن دەڕۆ دیارە ئەمە دوابەدەی ئەوە دێکەوە لە هەرێمی کوردستان لە ساڵانی تقریبا 2000ەکان ئەگەر حساب بکەین تاوەکو ئێستا ژمارەی جوتیارانی بەرهەمهێنانی پەتاتە چەند سەد جوتیارێک بوون کە نزیکەی 6,000 تۆن پەتاتە بەرهەم دێنرا لە ئێستادا کەلووتکەی بەرهەمهێنانی پەتاتە خۆشبەختانە تۆمار کراوە زیاتر لە 650,000 تۆن پەتاتەی پیشەسازی و پەتاتەی خواردنمان هەیە و نزیکەی 30 جۆر یاخود سنفی پەتاتە بۆ هەردوو جۆرەکەی پیشەسازی و خواردن کاری لەسەر دەکرێت ئەمە هۆ دەکات ئەوە پێویستەکانی هاوڵاتیان لە ئاسێکی زۆر بەرز دابین کرا و ئیکتیفای ناوخۆی تێپەڕاندووە بۆیە بە خێرایی بیر لەوە دەکەینەوەکەوە سەرباری ئەوەی گرێبەستمان لەگەر 7 کارگە و کۆمپانیای ناوخۆی هەیە بۆی بەرهەمی ناوخۆی پەتاتەی جوتیارانی خۆماڵی بکردنەوە بیکەنە کارگەکانی بەکارهێنانی جیپس و فینگەر و پەتاتەی خواردن و پەتاتەکانی تر ئەوەی دەمێنێتەوە هەنگاو دەنێن بۆ هەناردەکردنی بەرهەمەکانی خۆماڵی بۆ دەرەوە کە لە ئێستادا زۆر بە دیراسەکراوی بە شێوەشی تەکنیکی و بە شێوەشی ڕاهێنانی ئەکادمی هەماهەنگی دەکرێت لێوان دام و دەستگاکانی حکوومەتی هەرێمی کوردستان لەگەڵ وەزارەتی کشت و کاڵ و ئاسانکاری زۆر بە جوتیاران دەکرێتەوە بۆ لەمە دوای کێشەی ساختکردنەوەی بەرهەمەکانمان نییە بۆیە ئێمە جوتیاران هەان دەدەینکەوە پشت بە فرەڕەهەندی کشت و کاڵی و زیادکردنی داهاتەکان ببەستین هاوتەریبی ئەمە دژنی بە بازارکردن لەسەر ئاسی حکوومەتی هەرێمی کوردستان و وەزارەتی کشت و کاڵ بەردەوامبی لە زیادکردنی ئەو داهاتانە دەکاتەوە بۆی ڕێگای بدۆزێتەوە بۆ بەساختکردنەوە و بە میکانیزمکردنیان. بەڵێ کاکیوە ببوورە لەگەڵەوەی کە هەوڵەکانی وەزارەتی کشت و کاڵ چەکراونەتەوە بۆ بە بازارکردن و هاوکات بە پیشەسازیکردن بەڵام لەگەڵەوەشدا بەشێک لە جوتیاران هەڵ لەگەڵ پێگەیشتنی وەرزێکی با بڵێن بەرهەمەکانمان هەندێک کات بە هۆکارەوەی کە لە ناوخۆی هەرێمی کوردستان بە پیشەسازیکردنی بەرهەمە کشت و کاڵیەکان نیە ڕەنگە هەندێک کات ئەمە گرفت بۆ بەروبوومەکانیان دروست بکات چۆن کار لەسەر ئەوە دەکرێت پیشەسازیکردنی بەرهەمەکانی جوتیاران بە تایبەتیژە ناوخۆی هەرێمی کوردستاندا چڕ بکرێتەوە و کاری لەسەر بکرێت. بەڵێ ئەمە پرسیارێکی زۆر جوانە ڕاستی ئەمە یەکێکە لە کێشەکانی بەردەم جوتیاران و خاوەن پرۆژەکان و خاوەن ئاژەڵەکان و هەموو کەسانێکەوە دەیانەوێت لە سێکتەری بوژانەوەی کشت و کاڵی بەشداری بکەن ئێمە وەکو وەزارەتی کشت و کاڵ دێکمان بۆ بابەتە کردووە و چەندین پرۆژەی استراتیژی زۆر گەورەمان دروست کردووە بۆ نمونە ئەگەر باسی پرۆژەی بە بازارکردنی گەرمی جوتیاران بکەین لە هەولێر و لە شارەکانی تری هەرێمی کوردستان لە سلێمانی لە گەرمیان ئێستا لە چوارچێن پرۆژەیە 13 کارگەی گەورەی بە پیشەسازیکردنی گەنم بۆ بابەتی دانەوێڵەکانی وەکو ساوار و بڕۆش و پاستا و مەحکەرۆنە دانراوە هەروەها بۆ بابەتی چەندین کارگەی استراتیژی زۆر گەورە دانراوە بۆ بابەتی پیشەسازیکردنی بابەتەکانی ئەلوان و شیرەمەنیەکان و بەرهەمی شیری جوتیاران خاوەن ئاژەڵەکان وەردەگیرێتەوە دەکرێتە بابەتەکانی شیرەمەنی و پێویستیەکانی هاوڵاتیان بۆی کەوا پاڵپشتی سێکتەری ئاژەڵی بکەین و هەروها لەسەر ئاستی بەرهەمەکانی تری ناوخۆی وەکو ئەو بەرهەمانێکەوە وەکو ترێکە بابەتی شەربەت و سرکە و چەندین پێداویستی تری لە دروست دەکرێت لە هەموو بابەتانە ئێستا هەوڵدرایە بابەتەکان بە پیشەسازی بکرێت چونکە بابەتی بە پیشەسازیکردن دەبێتەوە کاری ئەوەی کەوا بتوانین بۆ ماوەیەکی زیاتر پاڵپشتی ساختنەوەی بەرهەمەکانی ناوخۆی بکەین لەم کابینەیە بە بەراورد بە کابینەکانی ڕابردوو هەنگاوی زۆر گرنگراوە و زۆربەی ئەو یاداشنامە لێکتێگەیشتانەی کە وەزارەتی کشت و کاڵ بەسەر پەرشتی خودی خاتوبێگە تاڵەبانی وەزیری کشت و کاڵ سەر چاوەکانی ئاوکە نزیکەی سیویەک یاداشنامە و گرێبەستی لێکتێگەیشتن هەیە بە ئامانجیکرانەوە لەگەڵ دەستگاکانی ڕێکخراونی دەوڵەتیەکان و وەبەرهێنەرانی بیانی و ناوخۆیی و بۆی کەوا بتوانین ئەو ڕێگەیە یاخود ئەو کێشەیە چارەسەر بکەین ڕوبەڕی ئەو ئالەنگەریانە ببینەوەکەوە بەرهەمی جوتیاران سەرباری ئەوەی کەوا پێویستەکانی ناوخۆی دابین دەکا بەڵام بە پیشەسازیکردنی یەکێکە لە ئامانجە استراتیژیەکانی وەزارەتی کشت و کاڵ کە لە ئێستادا ئیشی لەسەر دەکرێت و لە چەندین قۆناغدا لە چەندین شار ئێستا هاوکاری جوتیاران دەکرێت و ئێستا یەک لە پرۆژەیەکە لە بەردەستدایە کە لە نووسنگەی بەڕێز کاقوبات جێگری سەرگۆزیران ڕاست پێدرا بابەتی ئەگرۆ کشت و کاڵ یاخود گەشت و کاڵ کە ئاوێتەکردنی هەردوو سێکتەری کشت و کاڵ و گەشتیاریە ئەمڕۆ بەشێک لەو جوتیارە و بەرهێنەران لە شاری سلێمانی خولیەکان تەواو دەبێ چەندین شوێن و باخی گەورەی جوتیاران دەستنیشان دەکرێت بۆ ئەوەیەوە هەم جوتیاران
بەرەمەکانیان پێش بخرێ هەم کوالیتەکانیان باش بکرێ و هاوڵاتیانیش بچن وکو شێوەیەکی گەشتیاری سەردانیان بکەن و کاتێکی خۆش بەسەر بن بەرەمەکانیش بەدەستی خۆیان بکردنەوە بەدەستی خۆیان لە چێلگەکان و باخەکان لێ بکەنەوە بۆی کەوا کەلتوری بە بازارکردنی بەرهەمە کشتتوکاڵیەکان و کەلتوری ئاوێتەکردنی سێکتەری کشتتوکاڵی لەم پرۆژەیەدا سەکەوتوو بکەین. باشە کاکیوا دەگەڕینەوە سەر بابەتی بە کوالیتیکردن یاخود با بڵێن بەرهەمی جوتیاران تا چەندە هەوڵ دەدرێت لە ڕووی جۆر و لە ڕووی کوالیتیەوە بەرهەمێکی باش بۆ چۆن کار لەسەرم بابەتە دەکرێت. بەڵێ دیارە ئێمە بەڕێوەبەراتی گشتی ڕاهێنان و توێژینەوە ڕێنمایی کشتتوکاڵیمان هەیەکەوە لەسەر زەمبنکەکانی ڕاهێنانی کشتتوکاڵی ئێستا کار دەکەن بۆ باکردنەوەی خۆل و ئاشنایەتکردنی جوتیاران بۆ شێوازی بەرەمێنان و هەمە چەشنکردنی زەویەکانیان و شێوازی ئەو کشتتوکاڵکردنە مۆدرنێکەوە لە ئاستی جیهاندا پێ ئاشنا بەتایبەتی لەگەڵ گۆڕانکاریەکانی کەشوها و ئەو دیاردەی جیهانی کە بابەتی وشکە ساڵی و کەمبوونەوەی ڕێژی ئاو کەوا ئێمە دەمانوێت جوتیاران بەشێ ڕابهێنینکەوە بە زۆرێک لە کشتتوکاڵی پێشکەوت و ئەنجام بدەن کە ئاشنابن لەگە تەکنۆلۆژیا پێشکەوتەکانی بەرەمێنان. ئێستا ئێمە لەناو وەزارەت ڕێکخراوی جایکا یابانی کە ئۆفیسیان لەناو وەزارەت هەیە تیمێکیان هەیە بەردەوام ئیش لەسەر بەهێزکردنی کوالیتی بەرەمێنانی کشتتوکاڵی دەکەن. جوتیارانی ئێمە بەڕاستی زۆر پێویستیان بە خول و ڕاهێنان و پێدانی ڕێنمایی کشتتوکاڵی هەیە بۆی کەوە ئاشنا بن لە مەوسومەکانی بەرەمێنان و ئاشنا بن لەسەر دۆسایەتیکردنی خاک و شێوازی بەرەمێنان و شێوازی پارێزگاریکردنی بەرهەمە کشتتوکاڵیەکانیان لە کاتی هەر زۆرە ئافات و نەخۆشیە کە وەزارەتی کشتتوکاڵیش بە بەردەوام پاڵپشتی ڕوبەڕوونەوەی ئەو زۆرە نەخۆشیانە دەکات بۆ ئەوەی کەوا بتوانین کوالیتی بەرهەمەکان بەرز بکەینەوەکو باسمان کرد ئێمە دەبێت پاڵپشتی بەرەمێنانی کارگەی پیشەسازی گەورە بکەین بۆ یارمەتی جوتیارانیش بدات کە ڕاستەخۆ بەرهەمەکان ساغ بکاتەوە بەپێ ئەو هێنانەکای ئەو زۆرە بنەتۆ و تەرزە کشتتوکاڵیانێکەوە بە شێوکی پێشکەوت و هەم بڕشتەکانیان زۆرە هەم کوالیتیان باشە هەم بەرگی کە شەوایکی گونجاو دەگرن وەکو ئەوەی کە ئێستا لە هەرێمی کوردستان پرۆژێکی نیشتیمانی هەیە کە لە ماوەی چەند ساڵی داهاتوو ئێمە دەبینە خاوەنی چەندین زۆر لە تەرزی کشتتوکاڵی پێشکەوت و ئێستا سنتەرەکان و عقلە کشتتوکاڵیەکانی وەزارەتی کشتتوکاڵ کە دیراسی ئەوە دەکەن ساڵانە تەرزی پێشکەوتوی کشتتوکاڵی لە زۆری بەرهەمەکانی دانەوێڵا تەرزی و هەروەها زۆری توێژینەوەی کشتتوکاڵی پێشکەوتوی لە بەرهەمەکانی سامانی ئاژەڵ و سامانی ماسی ئەنجام دەدەن کامانە هەمووی زۆرێکن لەو خزمە گوزاریانێکەوە ئاشنایەتی بۆ جوتیاران دەکرێت بەڵام هێشتان وەکو پێویست نییە وەک لە ئاستی تمۆحی وەزارەتی کشتتوکاڵ نییە بەهۆی ئەوەیەوە ئێمە بودجەیەکی پێویستمان لە بەردەستدانی وەکو ئیعانات و پاڵپشتیکردنی ڕاستەخۆی جوتیاران بۆیە ئەمە زۆر جار هۆکاری دارایی یەکێکە لە بربەستەکانی بەردەم سەرخستنی پرۆژەکانی وەزارەتی کشتتوکاڵ هەرچەندەکەوە زۆر بەکارایی ئیشمان کردو درکمان بەکەم کوڕیەکانی ئەمە سێکتەری کشتتوکاڵیە بردووە بەڵام هێشتان وەکو پێویست لە بەهۆی ئەو خایرانانە بەهۆی ناهاوسەنجەکانی باردۆخی ئابووری و سیاسی کۆمەڵایەتی لە هەرێمی کوردستان ڕەنگە وەزارەتی کشتتوکاڵیش وەکو پێویست نەیتوانیبی بپڕژێتە سەر ئەو بەرنامانێکەوە پەیوەندی ڕاستەخۆی بە پاڵپشتیکردنی تەکنیکی و دارایی جوتیارانەوە هەیە. زۆر سپاس بۆ ڕوونکردنەوەکان سپاس بۆ هیوالی و تەبێژی وەزارەتی کشتتوکاڵ و سەرچاوەکانی ئاوی زۆر سپاس بۆ بەڕێستان.